گەلی کوردستان هێندەی ئازار و چەرمەسەری چەشتووە جا سروشتوی بوو بێ یاخود لەلایەن داگیرکەرانەوە بوو بێ زۆر زوو هەست بە ئازاری ئەوانە دەکا کە کارەساتێک لەوێ ڕوو دەدا. بۆیە لە یەکەم چرکە ساتی ڕوودانی بوومەلەرزەکە لە باکووری کوردستان و لە تورکیا و هەروەها لە ڕۆژاوی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەستگای خێرخوازی بارزانی هاتنە سەر هێڵ و هەرێمی کوردستان یەکەم وڵات بوو کە توانی هاوکاریەکانی بگەێنێتە باکووری کوردستان لە ناویشیاندا هاوکاری پزیشکی بوو. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین کە داخۆ بزانین ئەو هاوکاریە پزیشکیانەی هەرێمی کوردستان چۆن گەیشتنە ئەوێ و ئەوان کارەکانیان لەوێ چی بوو. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێزان ئەنوەر محەدین بەڕێوەبەری بەشی کردە پزیشکەکان لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامانە. دکتۆر جان بەخێر بێن، ماندوو نەبن سەرسەر و سەرچاوم. با لەوەوە دەست پێ بکەین ئێوە وەکو یەکەم تیمی تەندروستی گەیشتنە باکووری کوردستان و تورکیا. سەرەتا یەکەم جار چیتان دی و هەوڵەکانتان لە چاو ئەو کارەساتە گەورەیە چۆن؟ سەرەتا کە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بارزانی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوەخۆ ئێمە وەکو وەزارەتی تەندروستی تیمەکانی بەشی کردە پزیشکەکان تیمی فریاگوزاری چینە ناو وڵاتی تورکیاوە لەوێەوە بەرەو پارێزگای غازی ئەنتاب بەڕێکەتین و لەلایەن پارێزگای غازی ئەنتابەوە شاردەی ئیسلاحیەمان بۆ دیاری کرا لەوێەوە دەست بە ئیشەکان کرا و تیمەکانی وەزارەتی ناوەخۆ دەستیان بە گەڕان کرد بە دوای بۆ ئەوەی خەڵکەکە ئازاد بکەن و ئێمەش لەگەڵیان بە هەماهەنگی شان بەشان لەگەڵیان بوون و بە هەمان شێوە دەستگای خێرخوازی بارزانیش هەماهەنگ بوو لەگەڵمان بێکەوە لەوێ ئامادە بوون. زۆر باشە دکتۆر ڕێزان، ینی لە ڕوودانی ئەو جۆرە کارەساتانە ینی من باسی لایەنە پزیشکیەکە دەکەم، ینی تیمی تەندروستی دەتوانێت چ کارێک بکات و چ جۆرە دەرمان و پێداویستێکی پزیشکی گرنگە بۆ حاڵەتانە؟ تیمی تەندروستی دەتوانێت دوو جۆر چارەسەر پێشکەش بکاتن. یەکەمیان ئەوەیە ئەو کەسانەی کە ڕزگار دەکرێن فریاگوزاریان بۆ بکرێتن و بە جۆرەی ئەوەی کە چەند زیانی پێکەوتووە بریندار بووە فریاگوزاری سەرەتایی بۆ دەکرێت دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەکان و چارەسەر تەواو دەکرێت لە نەخۆشخانەکان. بەشی دووەمی ئەوە دەبێت کە ئەوانەی کە پاشماوەن ئەو نەخۆشانەی کە ماونەتەوە چارەسەری پزیشکی دەرمانیان پێدەدرێت یاخود برینەکانیان تەداوی دەکرێت بە جۆرەی ئەوەی کە حالەتەکان دەبێندرێت. ئێمە وەکو تیمی پزیشکی کە لە هەولێرەوە بڕێکەتین هەر تیمێکمان پێک هاتبوو لە پزیشکێکی پسپۆر کارمەندێکی تەندروستی و شوفێرێکی ڕاهێنرا و لە بواری فریاگوزاری. ئەوە بپرسم دکتۆر ئێوە چەند کەس بوون ببوورە بە دکتۆر و پەرستارەوە؟ وەکو وەزارەتی تەندروستی تیمەکانی وەزارەت تەندروستی پێک هاتبوو لە 19 ئەمبولانس و 19 تیمی فریاگوزاری لەگەر 4 کلینیکی گەڕۆک نەخۆشخانەی گەڕۆک. باشە دکتۆر، ینی ئەو حاڵەتانی کە ئێوە بینیتان بەخۆ دەزانی هەندێک کەس دەرهێنراوەتەوە ساغ و سەلامەتە هیچی نییە، هەرەوەندێک کە با بڵێن ساکاوە لە ژێرەوە ئەوانەی کە بریندار بوون بە گشتی برینەکانیان شکان بۆ چۆنی بوونەوە؟ شکان بوو، برینی داڕوشان بوو، ئەستوربوونی ماسوولکەکانیان بوو بەهۆی ئەوەی کە زەبری پێکەت بوو. برینەکان زۆربیان ئەوەی کە ئەمە پێڕاگەیشتین و بریتمان برینەکان ئەوە بوو کە پاشماوەی بوومەلەرزەکە بوو لەبەرەوەی زۆربەی زۆری لە ژێر داروخانەکەما بۆ و بەداخەوە زۆربەی زۆریان کۆچی دواییان کردبوو. زۆر باشە دکتۆر، بێمە سەر یەک خاڵ زۆر گرنگە ئەوەنە لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئەوەندەم پێ بڵێ لە ڕووی دەرونیەوە ئەو خەڵکە بەخۆ دەزانی ئەو کارەساتە گەورەیە هەم ئەوانەی کە ڕزگار کردنەوە هەن ئەوانەی کە کەسوکاریان لە دەستداوە لە ڕووی دەرونیەوە دەبێت چ بکرێ هەر لە سەرەتای فریاکەوتنەوە وەکو پزیشکە فریان دەکەون تا دوایی دەبێت چ بکرێ بۆی تۆزە هێور ببنەوە؟ هەر لە سەرەتاوە کە ئەو نەخۆشەکە وەردەگیرێ دەبێت یەکەم جار دەرونیان پشتگیری بکرێتن و مەسەلەن وەزعەکەی هەندێک تۆزەگلۆ هادئ بکرێتەوە و پاشان عیلاجی پێشکەش بکرێ. بەڵام ئەگەر بمانەوێ لە داهاتوو چیلۆ بکەین پێویستە سنتەرێک بکرێتەوە بۆ ئەو نەخۆشانە لەبەروی ئەوانە زۆربیان تووشی وەکو دەرونی وەکو پاشماوەک بە دەرونیان لە مێشکیان دەبینێتەوە ئەو کارەساتە لەبیر ناکرێ. بەهۆی ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان نەهامەتی زۆرمان دیتووە تا ئێستا نەمانتوانیوە لەبیری بکەین هەر لە کۆڕەوەکەوە تا ئێستا نەمانتوانێت ئەو پاشماوەیە لە کیمیاباران لە
هەر ئەسەرەکەی دەمینێ لەسەر ئەو کەسەی کە تێدایە بۆیە بە کەمترین قەرەبوو دەتوانرێ قەرەبوو بکرێنەوە ئەوانێک کە کەم ئەندام بوونە ژیانیان بۆ دابین بکرێتن جۆرەها ڕێگە هەیە بۆ ئەوی پاڵپشتی بکرێن تۆزێک لە خەمەکانیان کەم بکرێتەوە. زۆر باشە دکتۆر دۆخی نەخۆشخانەکانی ئەوێ چۆن بوو چونکە ئەوەم و خەڵکەوە بوو مەلەرزە زۆر بەهێزە ئەوەم و بریندارە دۆخی بەگشتی ینی بەگشتی زۆر چۆن بوو خراپ بوو بەگشتی دۆخەکە خراپ بوو لە نەخۆشخانەکان بەڵام ئێمە زیاتر لە دەوروبەری کەمپەکان و لە دەوروبەری باڵەخانە ڕووخاوەکان بووین تیمەکانمان بەشێکی لەگەڵ هێزی ناوەخۆ پاڵپشت بوو لەگەڵ ئەوان لە ئەرکدا بوون بەشەکەی تریش بەسەر کەمپەکاندا دەسوڕانەوە نەخۆشەکانی ئەوێمان چارەسەر دەکرد و بەهۆی ئەو سەرما و سۆڵە خەڵکێکی زۆریش نەخۆش کەوتبوو لە هەمان کاتدا ئەوانیشمان چارەسەر دەکرد. زۆر باشە دەستان خۆش بێ زۆر بەڕێز دکتۆر ڕێزان ئەنوەر محەممەدەمین بەڕێوەبەری بەشی کردەی پزیشکەکان لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر گەلێک سوپاس ئەو بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوو.